خەڵکی دابەش بووە بەسەر دوو بەرەیە بەرێک بەری خەیرە و بەرەیەکیش بەری ئەهوا و ئارەزوەکانە ئێمە خۆمان بە سەرمەشق و پێشەوای ئەم بەرەیازانین سوپاس بۆ خۆی پەروەردگار بێ جیاوازی لە خزمەتین الحەمدوللا هەتا دێ ئەم زۆرە پرۆژانە ڕوو لە زیادبوونە وەجێی دڵخۆشیەوە ئێمە بەڕاستی ماندوو نابین و ئەم ماندووبوونانە زیاتر و زەمانەداتێ سوپاس بخوا ئەو کایبینن زیاتر لە 1200 بەشدار بوو هەیە لەم گۆڕەپانەیە جێی دڵخۆشیە کە خەڵکێک سەرقاڵی لە بەرکردنی فەرمودەکانی پێغەمبەر بێ صلی الله عليه وسلم سەرقاڵی ذیکری بەیانیان و ئێواران بێ ئەوە خێرێکی زۆر گەورەیە هەرکەس پشتی لەم پرۆژانە هەرکەس بەوەی کە هاوکارە خەڵاتی دابین کردو بەوەی کە چاودێرە بەوەی کە جەنابتان وەکو ئیعلام بەوەی کە بە هەر جۆرە لە جۆرەکان کە دەستبارە بە دوعایەکی خێر ئێستا بێگومانەوەی کە ئەمان بینێ خەڵکانێک دڵخۆشن خەڵکانێکیش پێی سەغڵەتن ئەوەیە کە ئەمڕۆ خەڵکی دابەش بە بەسەر دوو بەرەیە بەرەیەکی خێرە بەرەی ڕەحمان و بەرەی ئەهوا و ئارەزوەکانە گەبڵین بەری شەیطان وڵی من وەکو خۆم بەڕاستی بۆ سوودەکەی زیاتر کە ئەمانە لەبەرکن وەکو ڕۆژانەمە پێویستمان بەم دوعانەیە بۆی لەبەریکەین و سوودێکی زۆری لێبین بەڕاستی بۆلاوان من پەیامم بۆ ئەو کەسانە هەر ئەوەندەیە کە ئاڵێم بەشداری بکەن بەس لە بەرەوەی ئەزر و پاداشی حەلقەی زیکرەکەیان دەست بکەیەوە ئیلا بە تەماحی دنیاوەنا کەوا شتێکی دەست بکەوێ یان تەماحی دنیایی بێ بەس تەناو بۆ تەماحی قیامەتی ئەزر و پاداشی حەلقەی زیکرەکەیان دەست بکەوێ